مامۆستا شبان پەروەر بەخێر بن سەرچاوان بۆ بریتیش گرامەر سکوڵ زۆر پێ خۆشحاڵین لە خزمەت ئێوەدا بین بۆ بەرزڕاگرتنی یادێکی پیرۆزی وەکو ڕۆژی ئاڵا و گەورەمان دەکەن کە شەرەفمەند بووین بە ئامادەبوونتان لێرە بۆی کە لە نزیکەوە جەنابەت بناسێنین لە ڕێی پۆدکاستی کاتی چا یان تی تایم و لەم پۆدکاستەوە دەمانەوێت کە هەم قوتابیان و دایک و باوکان و دۆستانی بریتیش گرامەر سکوڵ سەر لە نوێ بە جەنابەت بناسێنین لە سەر و دەنگە بە سۆزەکەت و لەسەر و توانستی مۆزیکی جەنابەت لەسەر و جیهانی بوونی جەنابەت کە ئەمڕۆ وەک کوردێک جەنابەت لێرە ئامادەن دووبارە بەخێر بن سەرچاوان. زۆر سپاس مەمۆستا جان، منی زۆر کێ خۆشحاڵم بەڕاستی لەگەل ئێوە ئەم مەمۆستای هێژا و دەڵال خوێندەگەهی ڕێک و پێک بڕاستی یانی بۆ من پەروەردە گرنگترین تشت لە ژیانی مرۆڤان، ژیانی گەلان، ژیانی ملەتان. پێم گەلێکی خۆشە لە ئەمنجی هاتم بە خزمەتاوە و کێف خۆشم لەگەل وێ خزمەتێ بڕاستی کو مناڵێن مە لەبێ خوێندەگەها ڕێک و پێک و من کەچی مژی لێرە دەخوێنن گەلێکی خۆشە ئازادی ئێستا لێرەیە دەستێوە خۆش و هەر پیرۆز بە ئەم خوێندەگە پیرۆز بێ هیوادارم زیاتر پێشکە و باشتر ببوو باشتر خزمەت ببێ هەم لە بۆ ئەمە خوێندەگە و هەم لە بۆ ئێوە و لە بۆ مناڵێن مە پێشە ڕۆژامە سانی زۆر گرنگە لە بەروێژی دەستێوە خۆش خێر بن سەرچاوان. مامۆستا ئەمڕۆ حەز دەکەین لە سەرەتادا بە چەند دێڕێک بە کورتی دڵنیام هەموو کوردێک مامۆستا شەبان پەروەر دەناسێت، بەس حەز دەکەم لە زاری جنابتانەوە لە دەمی جەنابتانەوە باسێکی کورتی ژیانی هونەری خۆتانمان بۆ بکەن بۆیی ئەو بینەرە گەنجانەی کە هەمانە بتوانن ئەوانیش بە ڕێژەی تامەزراوی ئێمە بتوانن ئاشنا ببن بە جەنابتان. مامۆستا جان زۆر سپاس ئێوە لە ژیانی من دەپرسن دەبکو لە بۆ گەلی کورد ئینتەرسانت یانی چ دەبێژە یانی دوێن یانی بزانبن گەلۆ من چاوە ژیمە چاوە مدەست بخەبات و خزمەتێ کریە لە ژیانی من چ بووی چی نەبوویە ملەتی کورد مەراخ دەکە پاستی مەراخ دەکە جار مرۆڤ باسا تشتێکی بکە یانی ژینە نگاری وەکە دەبێژە چۆنی دەرباسوویە دیرۆکتێ زمان فەلسەفەتێ زمان ئەدەبیات پەروەردە تێکلی ژیانە گەلڤانە هەموو تێنتن بەرچاو هەگە مرۆڤ لەسەر واژی جار بێژ و وەخت هەف زۆر باش دەبێ گەل فێر دەبێ گەلی کورد لە چ ڕەوشێ دژی ژیانە گەلی کورد چۆنی ئینسانە گەل بزانبێ لەوێ ژیانێ چ پێویست بووی چ پێویست نەبووی چ باش بووی چ خراپ بووی زانە ئانالیزە دەکە یانی شرۆڤە دەکە ژیانێ تشتێ باشتر بۆ خۆن دەگرن و دکردنا بە ژیانە خۆ زانە لە بەروێژی لە گۆرەی دەمێ و لە گۆرەی دەمێ دەورە هەڵبژێرن لەوان شرۆڤە و ئانالیزانان تشتێ باش چێ دەبێ ملەتێک پێش دەکەم لە گۆر vê گلۆبالیزمێ پێشکەتنێکی زۆر باش تایبەتیجی پێشکەتن لە گۆر گلۆبالیزمێک و ئیرۆ تەکنۆلۆژی پێشکەتی زانستی و فەلسەفە و هەر تشتێن مەسەلەن بێژن پەروەردەی هەموو ڕێگا پەروەردەی دەبێ هەلبەت پەروەردە هەلبەتە پێشن لە ماڵێ مرۆڤ لەگەل مناڵان دەست پێ دەکە دوای خوێندەگەهتێ وسا کارێ خوێندەگە هەیە مەمۆستا وێ خزمەتێ باش بزانم بەلەم لە پشت مەمۆستاژی حکوومەت یا دەولەت باش بسەکینم دەرفەت بدوان بۆ کار و بارێ پەروەردە گەرەک حکوومەت دەولەت خزمەتە زۆر باش بدە لەبەرکۆ پەروەردە سەری هەر تشتیە مرۆڤ بزانەبوونە تێگەیشتنە پەروەردەیە دەبە دەولەت دەبە کۆمار کۆمەکی باش چێ دەبێ لەبەروێ ئەمنیژی من جڤاتا کورد باش ناسی
شێخێ کورد چنە ئاغا و بەگێ کورد چنە میر و پیرێ کووردا چنە دەربێ سەید و وەوێ کووردا چنە یانێوانە مدیتن هەموو لەگەڵ وان ژی مدیتن فەلسەفا وان چینە ڕاستی و دەرەوێ وان چییە ئەوانە هەموو مدیتن جەواتا کورد ببێ نەبێ لە گۆر لەگەڵ خوێندن گاتو ئۆڵێکێ باش نزانە بوو باوەڕ بکە مانا خۆ بوێ ئۆڵێ نزانێ تو بڕێ و شەکە هاوایەکی خاپینۆکی لەگەل وێ ئۆڵەیە ئەوەژی دەبێژم مانیپولاسیۆن زمانی ئەویدە manipulation they exaggerate something and manipulate یعنی دپەسنن زۆر بلند دەکەن ئەو دەکەن بەلەم هەموو نەڕاستە دوایش هەڵخەڵەتان مرۆڤ دوو خودخە دمەشینە لەبەروی من ئەما هەموو لە گۆرانیە خو گۆتنە من گوت هەگە یەک من گۆرانیە من هەموو گۆدار بکوێ بێژێ فەلسەفە تێدەی دیرۆکە هەیە شانازی هەیە ئەڤینی هەیە وڵات پەروەری هەیە ئەدنیگاری هەیە وڵات حەزکردن هەیە زەحمەت و زولم هەیە دەربەدەری هەیە زیندانی هەیە دارخستن هەیە کۆمەک تشت تێدە هەیە ئەوانە ژیانە من وسا دەوام کرد بە 5 ساڵ لە دنیایە گەڕاوم گەریام سەربان گوت مناڵتیا من بەگەلێک فکر و ڕامان دەرباس بوو فکر و ڕامان باوکم گوت جۆتکار بە شوان بە گوتم نام بدرێن خوێندەوان بن بخوێنم چوم خوێندن یعنی من لە دوو خوێندن چوم گوتم بخوێنم لە خوێندن ڕێگەی خوێندن دزانم فێر ببم دزانم باشتر خەبات بکەم سۆسیالیزە ببم کولتیڤیتە ببم و باشتر تکانم خزمەتێ بکەم تەکەڵی کۆمەڵگەشت ببی کاریگەریت زیاتر ببێت بەڵێ هەر من بوسا خزمەت کرد خوێندن کرد تەبی منا هەموو ڕێزە ژیانە خۆ بێژم وەخت زۆر لازم دەزانە سەعات لازمە لە بۆ تشتیە بەلە من کورت بکەن یانی هیوادارم ڕۆژێک بتوانین زیاتر خزمەت جەنابتان بکەین و پرتوکڵان چێ ببن گوێمان لە جەناب ئارێڵێ زار و پرۆگرامی زۆر باش گەرەک چێ ببن زۆر تشت مدیت لەبەر و دنیایە گەڕاوم زۆر لە بویەر و سەرپێهاتی و تێکلی و ئەو ڕاست هاتم یانێ ئەمریکا بێت تا ئەوروپا و ئەوسترالیا و نیوزەلاند و ئەفریقا و هەر لای گەرام یانێ لەگەل گەلە هونەرمەندی دنیای من لە فەستیواڵە گۆرانی گوت ینی هونەربێژین دنیایەک ناسرااو یانێ ئەوانەژی زۆر حەزی کردن لە دەنگێ من لە هونەرێ من بە هونەرێ کوردی هونەرێکی ڕاستی دەوڵەمەندە هەموو کوڕێکی کورد هونەرمەندێکی کورد من ناوێم هەموو میچێکری بەلەم هونەرمەندی کورد خەزینەتە کەزانی چ بێژن بەڕاستی دەرگەهێک زۆر گەورەی بەدڵنێ لەبەر وێژی مە لەوێ لە هونەرا کوردی گرت لێ مە باش بێژاند مە باش ڕۆڤە کرد و مە بسەر هەف خست مە هونەر کرد ڕێگەها کار و بار و خزمەتێ کۆماڵی سیاسی جواتی زانستی فەلسەفی تێگەهێشتنی پەروەردەیی و نەتەوی نیشتمانی ئەمە زۆر گرنگە مەمۆستا لەبەر وێژی ئەمە زۆر کێفخۆشحاڵم وە کوڕێکی ملەتێ کورد کو لەبێ خزمەتێمی ئیرۆ ملەتێ من شانازی دەکە ببێ هونەرێ من جی دیتنا من ئەمە لە خزمەتم ئەس حەز دەکەم جار هەی کەلەگری دەبم دەگریم دەبینم دەبێژم بۆچە ئەم ملەتێ هەو خواسی دڵسۆز و دڵناز ئەو ملەتێ هەو خواسی ئاشتی خواز ملەتێکی شاناز بۆ چوێ ڕێنگی دەیە ئەوانە چ لەمە خواستن مە گوتنە ئەم زەردەشتینی گوتن ناو ببن مسلمان ئەم بوونە مسلمان ئەوانەژی مسلمانە با چ لە بۆ زلمێ لەمە دەکەنی هەگە مسلمانە مسلمان گەرەک لە مسلمان زلمێ نەکێ دەگەیشت بەلە بدە نەزدێ بدە هەموو ئینسان بقیمەتن جهود دەبن خریسیان دەبن زەردەشتی دەبن ئەزدایی دەبن چ ڕەنگ دەبن
وچ میلەتێکیش دەبن ئێمە هەر ڕێزان نەگرین دەبن چ ڕەنگ دەبێت مافێ مرۆڤ هەیە لە دنیای وەک خۆ ئازاد بژی چی دەبێ بلا ببێت چ دەبێ بلا ببێت مافێ کەسی نینە ملەتێکی داگیر بکە هەموو بەرهەمێ وی دیرۆکی و شانازی و جواتی لە دەست بگرێت ناسی ئەوی وەکمە ببێ نە حەقی ترک لەمە هەیە نەیە فارس نەیە عەرەب کورد قەت قبول نەک وەک بارزانیە نەمر گوتیە یا کوردستان یان نەمان بارزانی بەلاکە نەگوتیە گوتی ینی کوردستان نەبێتە تونەی لەبەروی خزمەتە کوردستانی بێ لێ خزمەت چ ڕەنگیە خزمەت بە پەروەردەیە بە کارگەریە بە هونەریە بە ئەدەبیە بە ڕەوشنبیریە بە پێشمەرگایەتیە پاراستنە بە سیاسەتمەداریە بە دیپلۆماسیە بە تجاریە هەر ڕەنگی ژیانێ گەرەکە باش بکەملینە بدجی ملەتێ مە ملەتێکی خەباتکارە خزمەتکار و شانازە ملەتێکی خزمەتە گەلک ملەتێ دینکردنە دەورەکێ بەرێمە باسا کوڕۆش کرد کوڕۆش کورد نەفارسە لێ دەنگی کنانی هەنجی باسا کوڕۆش دەبن خەتا کوڕۆس تەنێ هەیە تشتێکە ئەم نابێژە بێگاوێ ڕۆژکێ بوو سەرهاتە ئاخافتن مەدیا چۆنی و ئەو بوویە ئاخامەنیش چاوا دەرهاتنە کوڕۆش چاوا چێبوویە ئەساش لە کوردی ئازان هەر پێڵەن کۆرس بەلێ کۆرس ینی چاوا چێبووی کۆرس چ خزمەتێک زۆر گەورە کریە کۆرس هەمبەرێ زلمێ هاتیە زۆر ملت لە دەستێ زاڵما خەلاس کریە شاندی جێوە یەک لوان ئیسرائیلینە کوردێکی مرد بووە مرد بوویە یە دوو لە دیرۆکەیەن شاناز سەلحەدینێ ئەیوبیە سەلحەدین مەروانتی پاراستی عەدالەت پاراستی نە تەنیا ئیسلام عەدالەت پاراست بەدڵنیاییەوە قەدر و قیمەت دایی خریسیانەش دایی جوهویاش گوتی ئەم شار قودس کی لێرە دژی هەم مافێوانێ هەر کەس گەرەک ڕێزایەک و دوو بگرێ سەلحەدین وسا خزمەت کریوە وسە زانە ئەگەم وەرە ئەم ڕۆژی بارزانی نەمرژی چ کەسێک نەیشاندیە بارزانیشی بە عەدالەت خزمەت کری بەڕاستی بە عەدالەت خزمەت کری هەر پێشمەرگەی خوڕە گوتی ون چار کەس بن چوون گوندێکی ئەگە گوندی نانێ خوتن یەک نانداوە بکن چار پارچە وسا قەدرێ گوندیا بگرن بۆی ئازێتان نەبێ ئازیەت نەدەن کەسێکی زانێ و بارزانی هەمبەرێ کەندی کانە بوو هەمبەرێ زولمێ شەرکریە بۆ ئازادیا ملەتێ کورد بەلەم ئیخانەت لێبوویە ئیخانەت لێبوویە زانێ بارزانی بسەرکەت بەلەم دەولەتێن مەزنی خانەت دژمنمان زۆرە کورد دەولەتێ مەزنی خانە لێ زانێ ها ئەم ڕۆژی کورد لە هەر لای دنیای خویایە ماڵکێشە و خزمەتا کورد هاتی بەرچاو ملەتی کورد هاتی بەرچاو ئێدێ سیاسی و دیپلۆماسی هونەری ڕەوشەنبیری دە ڕۆڵێ گەورە دلیزە کوردیش باشتر ناسەندراوە بە جیهان ماڵە خوددا ئاوا ئیرۆ بخەبات و خزمەتێ باشوورێ کوردستانی ئۆتۆنۆمیاکەیە بەلەم دوژمنانی کوردان نابێ ئەم ئۆتۆنۆمیش چێ ببێ بەلەم هەموو کورد گەرەک بدەست بدن هەف وێ ئۆتۆنۆمیە باش بپارێزن دبینن مە خوێندەگە هێمە لێ هەنە مناڵێن مە بە کوردی پەروەردە دەبن کیش زمانان بخوازن دکانم پەروەردە بکەن ڕێزە زمانەجی عەرەبیژی لە خوێندەگا هەمە هەیە ئینگلیزیژی هەیە فرانسیژی هەیە ئەڵبانیژی هەیە ئەم ملەتی کورد ملەتێکی شانازە قەدر و قیمەتە ملەتە بامە هەیە ئەوژی قیمەتە مە بگرێت چونکە ئێمە ناترسین خۆمان بکەین مامۆستا ئێمە ئەگەر ناترساون خۆمان ونکەین شوناسی کوردی بوون ونکەین ئەو کاتە زۆر بەلامانەوە ئاسان سەیری فەڕەنسیش ببین ئیسپانیش ببین ئینگلیزیش ببین عەرەبیش ببین چونکە هیچ شتێک ئەومان ناهێڵێ لە بیر بچێتەوە کە ئێمە پێش هەموو شتێک کوردین وەش پێشڕەوی کوردبوونمان لە ناو ڕێکاری بیر و هزرماندا لە هەموو شتێک بۆ ئێمە گرنگترە زۆر سپاس دەکەم موسەجان ینی زمانێ بە زمانێکی خوددانێ شارەزیا کۆنترینە ئەم دبێژن مەزۆپۆتامیا ئەم خوددانێ مەزۆپۆتامیانە و دیرۆک دبێژن کۆ شارەزایی لە مەزۆپۆتامیا دەرهاتیە ئێستا ئەم لە مەزۆپۆتامیانە ماڵی ئێمە خۆشی قەدر و قیمەتە یانایەتە گرتن زمانێ مەژێ ئینگلیزی فرانسی ترکیش عەرەبی فارسی نەکێمترە
تشتێ خۆ زێدەترێ زۆر دەوڵەمەندتریشە دەوڵەمەندتریژی زۆر زۆر بۆچی ڕێزامە ناگرن بەڵێ. بڵا ڕێزامە بگرن لێ پێشن دەستێوە خۆش بەخێربێن سەرچاوان ئەش مەمۆستا زۆر حەز دکن دەستێوە خۆش بەخێربێن سەرچاوان ڕاستی پەروەردە ئێستا بۆ مناڵێنمە گرنگترین تشتە ئەز تکا و ڕەجا من لە حکوومەتە کوردستانیش هەیە بەریە هەر تشتی قیمەتێ بدن پەروەردەیە بەدڵنیاییەوە بەریە هەر تشتی مناڵێمە باش پەروەردە ببن بەکو ئەف زارۆکێنمە پێشە ڕۆژامانە پێشە ڕۆژێ سبێ ئێمن و تو یەختیار دەبن مرن هەمبەری هەر کەسیە بمرن ئەمانایە بەجێ ئێمە بەڵناییەوە نەوسایە بەدڵنیایە بەروی ئەمانە گەرێک باش پەروەردە بزانێ گەرێک حکوومەت ئامە چ دەرفەت هەی بدە بەدڵنیای خوێندەگا و بدە پەروەردەی خۆی مناڵە خاڵێکی گرنگ لێرەدا ئەو ئازادی کە لە بەردەمماندا بەدڵنیاییەوە بەبەر چاوی جەنابتانەوە پێگەیەکی هەیە چونکە جەنابەت وەک کوردێک لە باکووری کوردستان لەوانەیە لە منداڵی جەنابتاندا ئەو جۆرە ئازادێتان نەدیبێ کە بتوانن بە سەربەرزی شوناسی خۆتان بە دنیا بگەێنن لە کوردبوونی خۆتانیان پێ ڕابگەێنن و بە دنیای ڕابگەێنن کە چەندێک خۆشحاڵن بەوەی کە کوردن بەوەی کە دەوڵەمەندن بە شوناسی کوردی ئایا هەستی جەنابتان چۆنە لە ئێستادا کە لە کوردستاندا بە ئازادانە ڕۆژی یادی ئاڵا بەرز و پیرۆز ڕادەگرین مامۆستاجان هەر ملەتێک لە بۆی ئازادی و سەرخەبوون بۆ سەربەست بە بۆ هەموو بەرهەم و قیمەت و پایên civat û milletî biparêzin helbet alek gerek hebe al serbilindî û serberziya millete al nîşana azadiyê ye al nîşana serxwebûnê ye al nîşana niştimanî ye me bi xwe gelek goranî ser alê gotiye ala rengîn pîroz û xweş de hildigirin diçim bi meş dil ser mêlê xortê cîwan di nav te da yek roja geş ala sê rengînê pîroz û şêrînê nîşana ningînê ey gelê Kurda bilind kin biparêzin yani me bi xwe zor goranî ser alê gotiye ez tê gihîştim ku milletek bê al bê azadî ye leber we jî ême qedr û qîmetê ala xwe bizanibin destê we xweş pê we roja alê pîroz dikin ser serê me bilind dikin minalên me zarokên me şa dibin qedr û qîmetê ala xwe bizanibin ez gelek kêfxweşim ku îro başûrê Kurdistanê ev azadî heyî ku em jî dikanin lê bijîn werin xelkê xwe re xizmet bikin û li rojê alayê ez jî amade bibim pîroz me hezar car pîroz me li hemû pîroz ala Kurdistanê li hemû millet li hemû cîhan Bakur Başûr Rojhilat Rojava her Kurdek li ku deverê dijî bila roja ala Kurdî alê bilind bikin pêşiya malê xwe bidin xelk wan binasin bêje ew ala ciwan e delal li nav wê de rojek heye zanî çendî alek xweş e bedew e her kes bibîn û bipirse li Rûsya dibe li Kazakistan dibe li Kirgiziya dibe li Îmarat dibe li Siûdiya dibe li Ewropa dibe li Amerîka dibe li Kanada dibe li Avustralya dibe li tebayê Kurdistanê her Kurdek li ku dera dunyayê dijî roja alê li bîr nekin al li pêşiya mala wan û mala wan bilind bibe ئاماژگاریەکی qedr û qîmetê alê zanibe ku roja alê bilind dikin Kurd xwe dibînin xwe dinasin xwe qîmetê din شانازی پێوە şanazî pê بەدڵنیایە مامۆستا زۆر زۆر سپاسی وتە بە نرخەکانت دەکەم لە کۆتاییدا دەمەوێت چەند وشەیەکی بە نرخی جەنابتان پێشکەشی لاوەکانمان بکەین بۆ لاوی ئەمڕۆ بۆ لاوی کورد لەم سەردەمەی ئەمڕۆدا لە هەر کوێیەکی جیهان هەیە لە هەولێر لە کوردستان لە دەرەوەی وڵات جەنابەت چه ئامۆژگاریەکت هەیە بۆ لاوی ئەمڕۆ
قوربان وەکمە گوت لاوێ ئەمڕۆ گرنگترین تشت بە فکر و ڕامانە نەتەوی ڕابن نەتەوە کار بن وڵات پەروەەر بن یعنی تەمام خزمەت بۆ مرۆڤە بۆ ژیانێ خزمەتێک لازمە کو مرۆڤ کار دکە پێ بژی هەر یەک کارێکی دکە بۆی بژی بەلەم لەبیر نەکی چی کیە و بۆی هەبوونەکە ملەتی و وڵاتی خزمەتێک تایبەتی پێویستە وێ خزمەتێژ بزانە بن هەر نەورۆزێک بە ملەتی کورد قەد و قیمەتێ بگرن هەر جوینێک بە قیمەتێ بگرن پارتیە مەژی هەلبەت بۆمە قیمەتم بەکو پارتی و سیاست ئەوانە دەولەتێ چێ دەکەن لێ هێبیدارم قەت دژایەتە پارتیا و سیاسەتا نەبێ هەگەر دو شار دەری هەبدوو بن سیاست خراپ دکە یا باش ناکە سیاست گەرەک هەردوو شارا بینن گەل هەف و ڕەحم و خزمەت و خۆشەویستیە بدن لاوانێ کورد یەکگرتووی کورد یەکگرتی کورد لاوانێن مە جوانێن مە فێری پەرچەبوونێ نەبن فێری یەکبوونێ ببن دزانە بگۆ یەکبوونێ دەولەت بوون چێ دەبێ ئەگەر بیرۆکەشان جیاواز بێت پارچە بچێ نابن لاوانێن مە گەرەک بیا فێر ببن ئێمە چەندی دژمن زەحمەت دامە مەژی بخود زەحمەت دایەک و دوو ئەمە بەسە بەڵام مناڵی کورد لاوانی کورد فێری وێ ڕەوشێ نەبن هەت فلان سیاست ئەمە فلان سیاتە نا بزانە بکۆ سیاست خزمەتە جواتی و ئۆرگانیزاسیۆنە پێشە ڕۆژە ملەتێکی دکە هۆکارێکە کار دکە ڕێزامە جوان ڕێهەیە سەرۆک و ڕێبەرێن مە کەسێ خزمەتێ دەنێ پێشمەرگەیەن مە مامورێن مە هەر پارتێکی سیاسی بێ بێژن ینی وەزیرێن مە بەلەم بزانە بکو وەزارەتی نەتەنیا بلۆ مرۆڤێک بێژە ئەز وەزیرم ماز وسا نا وەزارەتی خزمەت کاری و خزمەت گوزاریات جباتی و ملەتە ڕێبەرتیژی وسایە سەرۆکتیژی وسایی پارتیژی ئەوە لەبەروی و لاوانێ کورد بۆ پێشە ڕۆژە ملەتێ کورد فێری یەکیتیە یەک و دوو حەزکردنیە مە زۆر گرنگ زۆر سپاستان وتەکانت زۆر زۆر بە نرخن هیوادارم بتوانین ئەو پەیامە بۆ لاوی کورد بگەێنین کە لەم ڕۆژەدا ڕۆژی یەکگرتوویمانە کە کورد پێویستی بەوەیە لە هەموو شوێنێکی جیهان لە هەموو کوردستان یەکگرتوو بێ و بتوانین لەژێر ئاڵای ئەو هونەرەدا کۆ ببینەوە کە جەنابەت بانگەشەی بۆ دەکەی کە پێویست دەکات کورد یەک پارچە بێت کورد یەک دەنگ بێت کورد یەک سۆز بێ کورد یەک هەست بێ بۆ پێشخستنی کورد و کوردستان هیوادارم لە ڕۆژی ئاڵادا بتوانین ئەو یادەوا بەرز بنرخێنین کە تەنها ڕۆژێک و عادەتێک نەبێ بەڵکو ببێت بە خولیایەکی ڕۆژانەمان بۆ پێشخستنی وڵاتەکەمان هیواداریشین بتوانن گەنجەکانمان سوود لەو ئەزمونە دەوڵەمەندەی جەنابتان ببینن و سوود لەوتە بە نرخەکانتان ببینن هەتا جیهان فێر ببێت کە کورد کێیە و کورد بە کارەکانی خۆی بسەلمێنێ و هەر پێشتریش کە لە ئوتەک بە نرخەکانتدا ئاماژەت پێکرد ئێمە بە خەباتی ئەقڵ جیهان بەرەوە پێش بەرین چونکە کە خزمەتی وڵاتی خۆمان دەکەین مرۆڤەکانی تریش بە شوێنەکانی ترەوە سوودمان لەدەبێت مەمۆستاجان 5 ساڵە ئەمن لە کار و خزمەت و دنیا هەموو گەڕاون ڕاستی زۆر تشت ڕاستاتم سەرپیاتی و بیەر و زۆر تشت یانێ ئەم کودە چوم چ جار من لە کولتوری خۆم لە ڕامان و حەزکردنا وڵات و ئەو نەقەتیاو چوم کودە بەرێژیم بۆ کەسان گوتن هەموو ملەتی دیجی ئێمە گوهداریکردن دیتن ئەر وڵات و ملەتی خو زمانی خو هەنەری خو زۆر حەزیتکەم من چی جاری فەرقیەت نەخست ناوا کورد بۆ من کوردێ هەر لای بۆ من ئەڤینی حەزکردنە یعنی لەبەر سەرێ من دە کوردستانەکەی یەک کوردستان سەری من هەیە یەک ملەت سەرێ من دەهەیە ئێمە زارۆک و کوڕێ وی ملەتین لەبەر وی ژبرا شوون دەژی چ لە دەستێمی وەرە ئەمن لە خزمەتێمە تاکو مرۆڤ نزانانی ژیان چۆنی یعنی تا ئێستا ئەس تەندروستی ژیم تەمەند درێژ بی گەلێکی چالاک بووم لە دنیاە لە خزمەتی خۆم
لە براواژی چ خزمەت هەبێ مە لە خزمەت دەست گەلێک کێپۆشحاڵ بووم ڕاستی زۆر ئێمە زیاد لەوێ مام. خوێندەگەها زۆر. هێژا و باش گەل وا مناڵێن مەزارۆکێن مە چخوا شیرین و دەلاڵێن هەم خۆشیانەوەی مناڵەکانمان هەمیان خۆشیانەوەی. هەمیا مرە گۆڕانی گوتە چەندی باش بوون و سپاس دەکەم لە مەمۆستایان هێژا و لەوێ خزمەتێنی وە هەمیا گەلێک کێپۆشحاڵ و ڕاستی زۆر سپاس مامۆستا. کەنگی خزمەتێک پێویست بوو بان مکەم لە خزمەتێمە ئێمە هەمومان لە خزمەتی ئێوە مامۆستا زۆر عزیزی منی. سپاستان دەکەین. سپاسی زۆر سپاس بۆ کاتی ئێوە ئازێتان کێشا گەورە بووین پێی مامۆستا جان. وەڵی مەمۆستاجان گێوەکوە دخەملینن خزمەتێ دخەملینن برای گەورە. دەستێکە ڕۆژ سلامت مامۆستا زۆر زۆر سپاس دەکەم ئازێت چاشا مەمنونم زۆر سپاس دەستان خۆش. زۆر مەمنون. گەلێک خۆشحاڵ سلامت. ئاوی. Now we come to the end of our episode for Tea Time. We are really grateful to host the Kurdish legend in music, in composition, in defending a united Kurdistan in the entirety of his career, Mr. Shivan Parwar. We really have an enlightened session listening to his important words regarding our culture, our identity, and we hope that this is a beacon of hope for the next generations, that from being inspired from Mr. Shivan Parwar, not only would they listen, study and enjoy his music, but rather understand the deeper meaning in his compositions, in his music, in his representation of a greater Kurdistan. And our objective is to inspire our youth for the future so that this Shivan Parwar would inspire many more Shivan Parwars to come in the future and hereforth. Thank you very much for your attendance. Thank you. Thank you so much, Mr. Shivan. Thank you very much. Zor zor spas.